بەڵێ خۆشەویستان لە تەوەری دومیشدا کتێبێک بە ئێوە دەناسێنین کە ناونیشانی کتێبەکە برتێ لە تایبەتمەندیە جوگرافیەکانی شاری ڕانیە و کاریگەریەکانی لەسەر ڕاپەڕینی ساڵی 1991 کە لە ستۆدیۆکانمان لە ڕانیەوە میوانداری زۆر بەڕێز کاک ئاراس ئیبراهیم نووسەرمان کردووە لێەوە لەگەڵمان دەبێت. سڵاو لەبێت کاک ئاراس، بەیانیت باش. سڵاوی خوا لە بەڕێستان، زۆر سوپاس بۆ ئێوە. کاک ئاراس، ئەمەوێت سەرەتا خۆت باسێکی گشتی کتێبەکەمان بۆ بکەی، دوای دەچینە ناوڕۆکی کتێبەکە و باسی بەشەکانی دەکەین. بەناوی خوای گەورە و میهرەبان، سەرەتا دەستخۆشی لە کەناڵی ئاسمانی پێیام و مستەفا بەڕێزەکان دەکەم بۆ ڕاستاندنی ئەم دەرفەتە، بۆی ئێمە ناساندنێکی کورد لەو مەجاڵێک کە ئێمە هەمانە لە میانەی بەرنامەکەدا پێشکەش بکەین. هەتاوی کتێبەکەی ئێمە بەناونیشانی تایبەتمەندیە جوگرافیەکانی شاری ڕانیە و کاریگەری لەسەر ڕاپەڕینی 1991 ئەمە بەرهەمی توێژینەوەیەکی ئەکادمی زانستی زانکۆی ڕاپەڕینە کە لە 2020 بۆ 21 ئەو کاتکە من تەڵەوەی بەکایەریۆز بووم، توانم سوپاس بەخوا لەسەر ئاستی بەشەکەی خۆم کە بەشی کۆمەڵایەتی بوو پلەی دووەم بەدەست بێنم و لە کۆتاییدا ئەم کتێبە کە کتێبێکی ناوازەیە و کتێبێکی دەگمەنە لەو بارەدا نووسرابێ، دابەش بۆ سەر سێ بازدا، سێ تەوەرەی گشتیدا. تەوەرەی کەمیان باسکردن لە سەرکردایەتی شوێنی سەرکردایەتی سیاسی حیزبە شۆڕژگەڕا کوردیەکان و تەوەری دومیان باسکردن لە تایبەتمەندیە جوگرافیەکانی یاخوا بڵێن تایبەتمەندیە سروشتیەکانی شاری ڕانیە و کاریگەری لەسەر ڕاپەڕین و بەشی سێمیان تایبەتە بە تایبەتمەندیە مرۆییەکانی شاری ڕانیە و کاریگەری لەسەر ڕاپەڕین. زۆر باشە کاک ئاراس، بیرۆکەی ئەم بابەتە چۆن بوو کە بەلاتەوە گرنگ بوو باسی کە یاخود بیکەیتە توێژینەوەیەک لە زانکۆدا کە کەسانی دیکەم سوودی لێ بین و دواتریش ئەوە تا ئێستا کردوتە بە کتێبێک بۆی کە کۆمەڵگاش بخوێنێت و بزانێت ڕاپەڕین چۆن بوو، جوگرافیای ڕانیە بۆچی بۆ شێوازە بوو کە لەوێەوە ڕاپەڕین ئەنجام بدرێت. بەڵێ، تەبعی بیرۆکەی ئەم توێژینەوەیە لێرەوە دەمەوێت دەستخۆشی لە بەڕێز پشتیوان شەفق بکەم کە پرۆفسۆری یادیدەرە لە زانکۆی ڕاپەڕین لە بەشی جوگرافیا. ئەو بیرۆکە لای ئەو بوو، ئەو بیرۆکەی پێدام کە من بتوانم لە بابەتێکی ئاوادا کە بابەتێکە لەسەری نووسراوە بتوانم خزمەتێک بە کتێبخانەی کوردی وارەوە بە بەشەکەی خۆم بکەم، چکە من وەکو پێشتر باسم لێوە کرد. سوپاس بەخوای پەروەردگار لە کە توانیم پلەی دووەم بەدەستێنم لەسەر ئاستەکەی خۆم. ئەو پێشنیازی ئەوەی بۆ کردم کە من تەنها توێژینەوەکەم قەتیز نێ لە شتێکی ڕۆتینی یاخود شتێکی بەڕێکرد، بەڵکو پێشنیازی بۆ کردم کە من وەکو چۆن لە بەشەکانی دیکە سوپاس بەخوا ئاستەکەم باش بوو بشتوانم لە توێژینەوەکەشمدا توێژینەوەیەکی باش پێشکەش بکەم بۆ ئەوەی لە ئایندەدا کتێبخانەی کوردی پێدەوڵەمەند بێت، وەروەها لەسەر ئاستی زانکۆکانیش بتوانن هەموو ئەوانەی کە وەکدەڵێت لەو بەشەن یاخود بە شێوەیەکی گشتی بۆ تێڕای لایەنە سیاسیەکانیش بتوانرێت زیاتر سوود لەو کتابە وەربگرێت بۆ مەبەستی خزمەتکردنی زیاتر. ئەمە بیرۆکەکە بوو. سەبارەت بە بەڕگەی دوێمتان کە بۆچی ڕانیە تایبەتمەندی ڕانیە تەبعی لە چیەوە هاتووی یاخ با بڵێن بۆچی ڕانیە بووتە بابەتێک بۆ ئەوەی هەم شتی لەسەر بنووسرێت، کتێبی لەسەر بنووسرێت لە بابەت ڕاپەڕینەوە. بە حەقیقەت ڕانیە کۆمەڵی تایبەتمەندی هەیە، تایبەتمەندی سروشتی هەیە، تایبەتمەندی مرۆیی هەیە، وەروەها بوونی شوێنی ڕانیە وەکو ناوەندێکی با بڵێن تۆپۆگرافیا کە لە ڕووی هەڵکەوتەی جوگرافیەوە تایبەتمەندێکی تایبەتی هەیە شاری ڕانیە. ئەویش پێویستە بە بەرزی و نزمی و هەروەها خودی شوێنی ڕانیە و هەروە ئاو هەواکەی و دوجار نزیکی شاری ڕانیە لە
باڵێن سەرکردایەتی سیاسی هێزە کوردیەکان هێزە شۆڕژگەڕە کوردیەکان ئەو کات کە بنکە و بارەگاکانیان لە قاسمەڕەش و دۆڵە کۆگە و ناوزەنگ و ناوچەکانی دەوروبەری بوو. ئەمە وای کرد کە لەلایەن وەک دەڵی سەرکردایەتی سیاسی کوردەوە ڕانیە بکرێتە سەرچاوەی یاخ با بڵێن خاڵی دەستپێکی ڕاپەڕین، چونکە وەکو باسمان کرد بۆی ئەو شوێنە جوگرافیە گرنگەی کە هەیبوو بەتایبەت با بڵێن بەرزی نزمی لە ناوچەکەدا کە بەڕێژەی لە 153.6 ناوچەی شاخاویە، ئەمە وای کردووە کە ببێتە خاڵێکی گرنگ بۆ ئەوەی سەرکردایەتی سیاسی کورد کار لەسەر قەزای ڕانیە بکات بۆ ئەوەی بکاتە شوێنی دەستپێکی ڕاپەڕین. و هەروە نزیکیشی وەکو باسمان کرد بە هەمان شێوە نزیکیشی لە لایەنە سیاسەکان ئەمە شەوکارێکی گرنگ بوو بۆ ئەوەی ڕانیە بکرێتە ئەو شوێنەی کە لایەنە سیاسیەکان تمەحیان تێدا هەبوو بۆ ئەوەی بتوانن لێوە ڕاپەڕین سەر هەڵبدا و هەروە تێگەڵای ناوچەکانی دەوروبەرشی بگرێتەوە. خاڵێکی دیکە لەوەی کە بۆچی ڕانیە دەستنیشان کراوە بۆی بێتە شوێنی دەستپێکی ڕاپەڕین بریتی بوو لەوەی کە شوێنی ڕاپەڕین بڵێم ڕانیە بۆ خۆی کۆمەڵێک جادە و ڕێگەوبانی فراوانی هەیە، وەروە دەبەسترێتەوە بە کۆمەڵێک شوێنی جیاوازەوە، دەبەسترێتەوە بە مەنتیقەی سۆرانەوە و هەروە بە شەقڵاوە و هەروە لە بەشی ڕۆژهەڵاتی قەدی لە دوجار بە زەی بچووک دووکان وەروە شاری کۆیە و شارەکانی دیک شاری قەڵاتزەی بە هەمان شێوە و لەوێشەوە ڕێگەبانەکە وەک دەڵێ دەتوانرێت پەیوەندی بکرێت بە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان کە شاری سلێمانی هەولێر و ناوچەکانی دیکەیە کەمە خاڵێکی زۆر گرنگ بوو بۆ ئەوی بتوانرێت ڕانیە ئەو گرنگجەی هەبێت لای سەرکردایەتی سیاسی کورد بۆ ئەوەی ببێتە دەستپێکی ڕاپەڕین. و خاڵێکی دیکە لەوەی کە ڕانیە گرنگجی هەیە لەوەی کە بووتە دەستپێکی ڕاپەڕین ئەوەیە کە خەڵکەکەی لەو کاتەدا لە ئاستی وەکو دەڵێ وەکو پەرچەکردارێک زیاتر لە بابەتە سیاسی ڕامیاریەکەی خەڵکی دەڤەری ڕاپەڕین هەستی نەتەوایەتی لە ئاستێکی زۆر بەرزدا بووە بەهۆی ئەو سیاسەتە چەوتەی کە ڕژێمی بەعز لە کاتی خۆیدا دەرحەق بە گەلی کورد بە تێگڕا و وەروە بە دیاریکراویش قەزای ڕانیە کردووە. دەبینین کە زۆرێک لە وەردوگاکان وەک با بڵێن بە وەردوگاکانی لە قەزای ڕانیە دروست کردووە. بۆ نمونە خەڵکی چۆمان ڕای گواستووە بۆ دەڤەری ڕاپەڕین و هەروەها لە دوکان لە شوێنەکانی دیکەش بە هەمان شێوە هێناویەتی عفەم کە مەبەستم کە دەڵێم دوکان مەبەستم لەو بەشەیە کە پەیوەستە بە دوکانەوە کە بەری مەرگەی پێدەگوترێت دەڤەری مەرگە لێوە خەڵکی ڕاوازراوە بۆ مەنتیقەی قەزای ڕانیە و هەروە لێەوە ئەم زەخت و فشارێک کە حکوومەتی بەعسی دەرحەق بە گەلی کورد و بەتایبەت ئەو ناوچەیە بەکاری هێناوە ئەم بووتە هۆی ئەوەی کە خەڵکی دەڤەری ڕاپەڕین زیاتر لە شوێنەکانی دیکە هەستی نەتەوایەتی بەرامبەر بە ڕژێمی بەعز بجوڵێت. ئەمە خاڵێکی قووەت و خاڵێکی گرنگ بووە لە ڕووە مرۆییەکەیەوە وەروەها خاڵێکی دیکەش بۆ ئەو دەگەڕێتەوە کە لەو کاتەدا بەهۆی ئەو هێرش و پەلاماردانە توندانەی کە ڕژێمی بەعز دەرحەق بە گەلەکەی کردوویەتی ئەمە بۆتە هۆی ئەوەی کە خەڵکێکی زۆر چووکە لە ناوچەکە نزیک بووە لە هێزی پێشمەرگەی کوردستان پەیوەندی بکەن بە هێزەکانی پێشمەرگە بە تێڕای چین و توێژە جیاوازەکانەوە بە تێگڕای ئەو ئەفکارانەی کە هەن بە ئەلمانی و ئیسلامیەوە لە ناوچەکەدا و جوودی هەبووە و هەروە پەیوەندیان بە هێزی پێشمەرگەی کوردستانەوە کردووە. کە پشتی پێبەست بێت بۆ نووسینی کتێبەکات بۆ تۆژینەوەکانت ئایا تەنها سەرچاوی نووسراو بوون یاخود لە ناو قەزای ڕانیەش پرسیارت کردووە بەتایبەت ئەو کەسانەی کە لەو سەردەمەدا ژیان و تەمەنێکی زۆریان هەیە و زانیاریکی باشیان هەیە؟
دەستخۆش بۆم پرسیارە بەتاکید ئەو توێژنەوەی کە من کردومە بەشێکی هەرە زۆری دەتوانین بڵێن لە 60 زیاتر بە 60 بۆ ئەفتای بابەتی مەیدانی بووە. من هەوڵم داوە جگە لە مەزدەڕی مەکتوب کە نووسراوە سودش لەو خەڵکانە وەربگرم کە لەناو هێز و لایەنە سیاسیەکاندا ئەو کات هەبوون و ئاگاداری بابەتەکە بوون و لەناو شاردا ژیاون و لەناو شاخشدا ژیاون سودم لە هەردووکی وەرگرتووە بۆیە توانیمە ئەوانە بدوێنم بۆ هەروە قسەیان لێ وەربگرم وە بە خەڵکی ئیسلامی بۆ خەڵکی عەلمانیەوە خۆشبەختانە کتێبەکەم زیاتر بەوە دەوڵەمەندە بۆ زیاتر لە 40 سەرچاوم زیاتر بەکارهێناوە لە بابەتی هەم مەزدەڕی مەکتوب هەمیش لەوەی کە بە شێوەیەکی مەیدانی قسەم لەگەڵ کردوون. ئەمە زیاتر وەک دەڵێ کتێبەکەی دەوڵەمەندتر کردووە و هەروەها زیاتر بووتە هۆی ئەوەی کە کتێبەکە مصداقیەتیشی زیاتر بێت. چکە ئەوەی کە من وەک دەڵێ شتێک باسکەم کە من لە شوێنی دیکە کەمتر بینیومە باسی لێوە کرابێ ئەوەیە کە هێز باڵێن سەرکردایەتی سیاسی کورد چۆن توانیویانە پەیامەکانی خۆیان بگێنن بە دەڤەری ڕاپەڕین لەگەڵ ئەوەشدا و باسمان لێ کرد مەسافەی پەیوەندیکردنەکان وەک دەڵێ زۆر مەسافەکەی زۆر نەبووە 60 کیلۆمەتر لە ناوەندی قەزای ڕانیەوە سەرکردایەتی سیاسی کورد ئەو کات دوور بووە بۆی توانیویانە لە ڕگەی کۆچ و کۆچبارەوە لە ڕگەی پەیامی سەوتیەوە کاسێتەوە وها لە ڕێی نووسینەکانیەوە کە من ئاماژەم پێداوە پەیامەکانی خۆیان بگێنن بە خەڵکی دەڤەری ڕاپەڕین و لێوێشەوە بگات بە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان. یەکێک لەوانە کە پێم باشە باسی لێوکەم ئەوەیە کە ئەو کات کە بزوتنەوەی ئیسلامی هەبوو وەکو هێزێکی چەکداری ئیسلامی لە سەحاکەدا تاکە هێزێکی ئیسلامی بووە کە بە فکرێکی ئیسلامی جیاواز لە فکرەکانی دیکە لە مەیدانەکەدا هەبووە وەروەها لە ڕێگەی پەیامەکانی توانیوێتی کاریگەریەکی باش لەسەر خەڵکی دەڤەری ڕاپەڕین و وەروە لەوێشەوە بۆ ناوچەکانی دیکە هەرێمی کوردستان کە گوازاوتە پەیامەکانیان کاریگەری دروست بکە. یەکێک لەوانە کتێبەکانی یاخود با بڵێن نووسراوەکانی مامۆستا ساڵی باپیرە کە ئێستا سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستانە کە یەکێک بۆ لە فەرماندە سەربازیەکانی ئەو کات توانیوەتی لە ڕێگەی پەیامە نووسراوەکانی پەیام بگەێنێ بە خەڵکی دەڤەری ڕاپەڕین و هەروە ناوچەکانی دیکە کە خەڵک ئاگادار بکاتەوە لە ئەهمیەتی خۆ ئامادەکردن بۆ ڕاپەڕین و هەروە خەڵک ئاگادار بکاتەوە لەو زڵ مستەمەی کە حکوومەتی بەعسی دەیکە لە بەرامبەر خەڵکی مسلمانی کورد وای کردووە کە خەڵک بە ئاگا بێتەوە هەروە زیاتر بە ئاگا بێتەوە هەروە هۆشیار بێتەوە وەدەش بیریشمان نەچێت کە ئێمە کۆمەڵگەیەکی مسلمانین زیاتر ئەو دەقانە کاریگەری هەیە دەق قورئانیەکان و بەتابەتیش لەلایەن کە کەسایەتێکی ئاینی سەرکردەیەکی ئاینی کە دەبێتە مرشید و هەروەها تەوجیهی سیاسی و تەوجیهی ئاینەکە بەیەکەوە ئاڕاستە دەکا بۆ گەیاندنی پەیامەکەی بە تەئکید کاریگەری زیاتر و هەروەها وەک دەڵێ جێی خۆی باشتر دەکرێت. بۆیە تەنانەت لە ڕێگەی کاسێتەکانیەوە لە ڕێگەی وتارەکانیەوە خەڵکی هاندراوە کە واز لە حکوومەتی بەعسی بێنن واز لەو سەربازیە بۆ نمونە با بڵێن تێکەڵابوون لەگەڵ حکوومەتی بەعس لە ڕێگەی مخابەڕاتی و هەروە لە ڕێگەی کاروباری سەربازی ئەوانە بێن و پەیوەندی بکەن بە ڕیزەکانی پێشمەرگەوە بەتەکید ئەوانە کاریگەریان زۆرە بۆ جگە لەوەش پێم باشۆک و بابەتێک کێمە توێژنەوەیەکی ئەکادمیمان کردووە باز لەوە بکەن کە دەنجی گەلی کوردستانش ئەو کاتە بەڕاستی کە زمانحاڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کاریگەری هەبوو لەسەر خرۆشان و هەروەها جەماوەری ئەو کاتە ئەوە دەنجی کوردستانش بە هەمان شێوە کەی پارتی بۆ هەمان شێوەش لە دوای ئەو کاریگەری خۆی هەبووە. بۆیە من بەتەکید جگە لە مەزدەڕی نووسراو توانیمە سود لە بەشێکی زۆری ئەو سەرکردە و ئەو ڕێخستنە دێرینانە وەربگرم کە
ئێستا لە حیاتدا ماون لە ژیاندا ماون وهروەها توانیویانە بۆ خۆیان وەک دەڵێ پەیامی خۆیان خیتابی خۆیان بگەێنن لە کتێبەکەدا ڕوون کراوەتەوە و هەروەها ئەمەش بۆ خۆی مزاقەتی کتێبەکە زیاتر کرد. زۆر باشە کاکاراس ئەو خاڵە زۆر گرنگە کەمێک لەسەری بۆسیمەوە بۆمان باس بکەی بە گوێرەی ئەو توێژینەوەی خۆت بە گوێرەی ئەم کتێبەی کە بەڕێستان نووسیوتانەوە گفتوگۆکردن لەگەڵ ئەو کەسانی کە لە ڕاپەڕیندا بەشدار بوون یاخود توێژینەوەکانی ڕابردووتر ئەمیشەوە بەردەوام لێرە لێ باس لەوە دەکرێت کە پارتی ئیسلامی و ڕابوونی ئیسلامی کە لەو سەروبەندەدا بوونی هەبووە پێیان وایە کە ئەوان ڕۆڵێکی وایان نەبووە لە ڕاپەڕیندا توێژینەوەکەی ئێوە و یاخود شاید حاڵی ڕووداوەکان چیمان پێڵە لەسەرەوەی کە بزوتنەوەی ئیسلامی یاخود ڕابوونی ئیسلامی لەو شوێنانەدا ڕۆڵێکی بەرچاوی بینیوە لە ڕاپەڕینی ساڵی 1991 و بە تایبەتی تر شاری ڕانیە. بەڵێ بێگومان بزنەوەی ئیسلامی ئەو کات بەتەکید کارگەروی وهروە ڕۆڵی بەرچاوی هەبووە لە حتا ئامادەکاریەکان بۆ ڕێخستن و هەروە ئامادەکاریەکان بۆ تەمەکە لەم ڕێخستنەکانی خۆیان وەرە ئامادەکاریکردن بۆ خەڵک و پەیوەندیکردن بە حتا مستەشارەکان و هەر ئەوانەی کە لەناو بە جۆرە جۆرەکان لینکیان هەبووە لەگەڵ حکومەتی بەعسی بەڵام دوجار هەروەکو بۆ پاراستنی مەسڵحەت و بەرژەوەندیەکانی خۆیان ئەوانە بەشێکی زۆریان لە مەنتیقەی ئێمەدا وەک دەڵێ تەنها لە پێناو مەسڵحەت و بەرژەوەندی خۆیان لینکیان هەبووە لەگەڵ حکومەتی بەعسیدا ئەگەرنا بە کردار زۆر وەک دەڵێ پشتگیری و پاڵپشتی هێزەکانی پێشمەرگە بوون. لەوانە من کە لێ کتێبەکە ئاماژەم پێداوە لەوەی کە یەکێک لە کەسە دیارەکانی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات من دواندومە و باسی لێوە کردووە باز لە پێم باشە باسی لێوە بکەم کە ئەوش کاک شەریف وەرزێر کە من دواندومە لەسەر پەیوەندی یاخوب با بڵێن ڕۆڵی بزوتنەوەی ئیسلامی لەو کاتەدا کە باز لەوە دەکا کە بەتەکید یەکێک لەوانەی کە کاریگەری هەبووە و بزوتنەوەی ئیسلامی هەوڵی داوە توانێتی کاریگەری لەسەر دروستکات بەڕێز هەمزاغایە کێکی بۆ لە کەسە دیارەکان ڕەمزە دیارەکان لێرەدا کە لە عەشیرەتی ئاکۆیە تەنانەت نامی بزوتنەوەی ئیسلامیان بۆ بردووە ئەوەکو پاڵپشتی پشتگیریەک بۆ خۆ ئامادەکردن بۆ ڕاپەڕین نامەکەی بزوتنەوەی ئیسلامی وەرگرتووە و ماچی کردووە وتوێتی من ئامادەی هەموو جۆر هاوکاریەکەم بۆ ئەوەی کە بتوانم خزمەت بەو پەیامە بکەم یاخود بەو دیدە بکەم کە بزوتنەوەی ئیسلامی لەو کاتدا هەیبووە ئەویش بۆ وەکو پاڵپشتیکردن بۆ ڕاپەڕینەوەوانە بۆی ئەوانەی کە باز لەوە دەکەن کە و خاڵی دیکەشی بە حەقەت زۆر تێدایە کە لەسەر باز لە ڕێخستنەکانی بزوتنەوەی ئیسلامی دەکا کە ئەو کات ڕۆڵیان هەبووە و هەروە کاریگەریان هەبووە و سەرکردەکانی کاریگەریان هەبووە لەسەر ڕێنماییکردن و ئاراستەکردنی خەڵک و تەنانەت یەکێک لەوانەیە کە لە ناو شاری ڕانێدا کە وەک دەڵێ پەیامیان هەبووە خیتابیان هەبووە بزوتنەوەی ئیسلامی بووە. ئێمە بیریشمان نەچێت کە بەڕاستی کە باز لە تیاری ئیسلامی دەکەین باز لە حیزبی ئیسلامی دەکەین دەبێت ئەومان لە یاد بێت کە ئێمە وەک دەڵێ باگراوەندە ئاینیەکەش بە هەمان ئیتیجاه و ئاراستە وەک دەڵێ بەیەکەوە دەڕۆن لەگەڵ حیزبی ئیسلامی چونکە حیزب ئەلمانیەکان کە فکرێکی ئەلمانیان هەیە ئەوان مهتەم نین بەوەی کە باسی ئاین بۆ خەڵک و جەماوەری خۆیان بکەن یاخۆ خەڵک و جەماوەری کوردستان لەو کاتەدا بکەن چونکە قەناعەت و بیرباوەڕیان پێی نەبوو ئەوەش حەق مافێکی خۆیانە. بەڵام حیزبی ئیسلامی کە ئەو کات بزوتنەوەی ئیسلامی بوو کە هێزێکی جیهادی چەکداری بووە پەیامە ئاینەکەیش هەم وەک دەڵێ کە لە زاری ئەوانەوە دەرچووە مزگەوت بڵندگۆیان بەکارهێناوە و ئاین ڕۆڵێکی زۆر کاریگەری و گرنگی هەبووە کە لە حیزبی ئیسلامی بەکاری هێناوە ئەو کاتە بۆ گەیاندنی پەیامەکەی خۆیان بۆ ئاگادارکردنەوەی خەڵک کە بیرمانەچ یەکێک لەو کەسانێک کە لە بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتە لە ڕێخستنیشدا کاری کردووە بەڕێز کاک عوسمان ستانی کە باسی لێوە کردووە کە لە مزگەوتەکان هەمیشە بەکارهێنراون بۆ ئەوەی لەبێەوە خەڵک تەوەجیه بکەن ئاراستەیان بکەن و هەروە بەرەو ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان. بۆیە مزگەوت شەمبەشانی بۆ با بڵێن
وەکو بابەتە ئاینێکە لەگەڵ شانبەشانی حیزب و ڕەوتی ئیسلامیدا کە یەکان گیرە بێکەوە پامێکی ئەرێنی باشیان پێشکەش کردووە و ڕۆڵێکی باشیان بە ئەندازەی ئەوەی کە هەبوون بە ئەندازەی ئەوەی کە زنەوەی ئیسلامی لەو کاتەدا ڕۆڵ و تەواجودی هەبوو وەکو فراوانیەکەی توانیوە ڕۆڵ و کاریگەری زۆر زیاتر لە حەزم و قەباری خۆشیان پێشکەش بکەن هەم لە ئامادەکاریەکان لە ڕێڕێخستنەکانەوە هەم لە کاتی ڕاپەڕیندا توانیویانە کاریگەریەکی باش بنوێنن وەروە بەشداری بکەن و هەروە شەهیدیشیان داوە لە ناوچەکانی هەرێمی کوردستاندا بەڵام لە توێژینەوەکە ئێمەدا کە پەیوەست نییە بە شەهیدەکان ئاماژەی پێ نەکراوە بۆڵە بە دڵنیاییەوە حیزبی ئیسلامی بە تایبەتی بزنەوەی ئیسلامی ئەو کات ڕۆڵێکی کاریگەری هەبووە. زۆر باشەکە گاراز ئەمەوێت وەکو کۆتا پرسیار لێت بکەم ئایا ئەم توێژینەوەنە ئەم جۆرە کتێبانە تا چەندێک گرنگن بۆ کۆمەلگای ئێمە بۆ ناساندنی شوێنە جیاوازەکان و هەروەها ڕابردویان لە ڕابردوودا چ کاریگەریەکیان هەبووە لەسەر کوردستان و خۆشت پرۆژەت چییە بۆ داهاتوو ئایا تەنها ئەم کتێبە سەرەتا و کۆتا کتێبی تۆ ئەبێت یاخود کتێبی تریش لەسەر ناوچە جیاوازەکانی تری کوردستان لە پرۆژەتایە؟ بەڵام کاگارا زۆر بە کورتی دەرفەتمان نەماوە. زۆر باشە بە کورتی ئەم جۆرە کتێبانە بە تاکید ئەهمیەتیان هەیە گرنگیان هەیە بەوەی کە هەم وەکو باسمان لێوە کرد جگە لە مەزدەڕی نووسرا و پشتی بەستۆ بە کۆمەڵی توێژینەوەی مەیدانی لەو کەسە زیندوانی کردنا مۆزوعەکەدا من واقعەکەدا بوون دوێنراون قسەیان لێوە گیراوە خیتابیان لێوە گیراوە ئەمە بە تاکید گرنگی خۆی هەیە چونکە زیاتر وەک دەڵێ پشت ئەسوورە بە سەرچاوی زیندوو لە ئێستادا بۆیە بە دڵنیاییەوە بۆ کتێبخانەی کوردی و بۆ ناوەندی زانکۆ و ئەکادمیەکان بە تاکید سود و ئیسفادەی باشی لێوەردەگیرێت چۆکو باسمان لێ کرد ئەم کتێبە توێژی بەرهەمی توێژینەوەی زانکۆ کە توێژینەوەیەکی زانستی و ئەکادمیە بە دڵنیاییەوە سوودی لێوەردەگیرێت و بۆ هەموو کەسێکیشێت تایبەت نییە بە چینێکی دیاریکراوە هەموو ئەوانەی کە دەیانەوێت لەسەر ڕاپەڕین شت بزانن لەسەر ڕاپەڕین بە دیکۆمنت چکە شتەکانش بە دیکۆمنت کراون شت بزانن دەتوانن ئەم کتێب بێتە بەشێکی باش سوودێکی باش لەو وارەدا سەبارەت بە کاری ئایندەمان ئایا ئەمە بە دڵنیاییەوە ئێمە خوا پشتیوان بێت تەمەن باقی بێت ئەم کتێبە وەک دەڵێ فراوان تریشی دەکەین دەتوانین بە دیزاینێکی دیکەوە بە دەوڵەمەندکردنی زیاتری سەرچاوەکانی دیکە و هەروە فراوانکردنی بابەتەکانی دیکە ئینشاءڵڵا بتوانین زیاتر ئیشی لەسەر بکەین و هەروە بتوانین زیاتر خوێنەری کوردی تێرتر بکەین و خزمەتێکی باشتر بە کتێبخانەی کوردی و هەروە بە دەستگا و شوێنە ئەکادمیەکانی و شوێنە زانستیەکانی تری لە هەرێمی کوردستان بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئاراس ئیبراهیم نووسەر سپاس کە ئەو دەرفەتت پێوە بەخشی و لە ستۆدیۆکانمان لە ڕانیەوە لەگەڵمان ناویت.